طبعاً لێبێت هاوڕێیان لە ڤیدیۆیەکی نوێ گەڕاینەوە لاتان ئەمە لێکچەری حوتەمە لە کۆرسی سایبەر سکیوریتی. ئەمڕۆ دێنە سەر ئەلگۆریسمێکی تر کە ئەلگۆریسمێکی خۆشە و کەمێک گرانترە لە ئەلگۆریسمەکانی تر، ئەویش ئەلگۆریسمی دەبڵ ترانسپۆزیشنە. لە دەبڵ ترانسپۆزیشن ئێمە شتێکی نوێ ئەبین کە کیەکەمان بە شێوەی ماتریکس پێمانیەدات. ماتریکسیان وەکو ئەرەی ئەوەیە کە وەکو ئەبینن ینی دوو دووری هەیە، ڕەوی هەیە، کۆڵۆمی هەیە، یان بۆ شێوە ڤێرتیکەڵ و هۆریزۆنتەڵە. ئەمە با بڕۆین لە ناو ڤیدیۆکە، با زۆر درێژە نەبێت، بزانین چۆن بتوانین ئەم تێکستە ئینکریپشن بکەین، دوایی چۆن دیکریپتی بکەینەوە. تێکستێکمانەیە، پلین تێکستەکەمان ئەمەتە ئەتاک ئەت داون، ئەمە پلین تێکستەکەمانە ئەبێت بیکەنە ئینکریپشن. وەکو ئەبینن ئێمە یەکەم جار ئەمە کێکەی پێمان داوە کە بە شێوەی ماتریکسە، وەکو ئەبینن ئەمە کێکەمانە بەو شێوە. ئێمە دوو جار بەکاری هێنین، ئەوکو ئەبینن ئێستا بۆتان ڕوو نەبێتەوە. ئەمە یەکەم جار هینێک دروستەکەین، یەکەم جار خشتەیەک دروستەکەین بە پێی چی؟ بە پێی ژمارەی کیەکان. وەکو ئەبینن یەکەم جار کۆڵۆمەکە یەکەم جار ڕۆوەکە حسابەکەین، عەفوەن دوای ئەوە کۆڵۆم، ئەمە ڕۆیە، ئەوەشە کۆڵۆمە. ئەگەر حسابیکەین سێ دانەمان هەیە کەواتە سێ ڕۆ، وەکو بینن چەند کۆڵۆمان هەیە؟ 1 2 3 4 بەو شێوە، یعنی 3 بە 4 دەرەچێ. خشتەیەک دروستەکەین بە پێی کۆڵۆم و ڕۆوەکان 3 بە 4 دەرەچێ. اینجا پیتەکان لە لای چەپەوە ڕیزەکەین لەناو خشتەکە هەتاوەکو تاوا ئەبێت بۆ شێوە. اینجا دێنە سەری بزان چۆن ئەم ئەلگۆریسمە ئیشەکات. ڕێگەیەکی ئاسان هەیە بۆ ئەوەی بزانی چۆن ئەم ئەلگۆریسمە ئیشەکە، یان با ینی لێت تێک نەچێت لە کاتی هەشتێک بێت ئیمتیحان بێت یانە کۆ شتێکی تر بێت. لە ژێری ڕۆوی یەکەم یان با بڵێن لە ژێری ماتریکسی یەکەم ئەبێت پۆزیشنەکان بنووسیت بۆ شێوە 1 2 3، ئەمیش هەروەها 1 2 3 4 ئەبێت بۆ شێوە پۆزیشنەکە بنووسیت. ئەمە شێوەیەکە کە دوایی لێت تێک ناچێت بە هیچ شێوەیەک. سەیرەکەین بزان چی لێ هاتووە. سەیری ئەەکەین نووسراوە 3 کەواتە ڕەوی سێ بخەرە ڕەوی یەکەم، یعنی ئەمەتانی ڕەوی 3 ئەمەیە، ئەخێنە پۆزیشنی 1، وەکو بینن ئەخێنە ئەوێ. اینجا لە دووهەمە ئەڵێ دووەکە هەردووەکە خۆیەتی دەستکاری ناکەین، وەکو بینن اینجا لە ڕەوی 1 بخەرە پۆزیشنی 3، ئەمە شتێکیان ڕەوی 1 ئەخێنە پۆزیشنی 3، وەکو ئەبینن ئێستا ئەممان بۆ دەرەچێ. لە دەبڵ ترانسپۆزیشن ناوەکەی بەخۆیەتی لە مێش تەواو نابێت، یەک جاری تر سایفەر یەگەینەوە، یەک جاری تر تەقلەیەکی پێ لێین بۆی تێکستەکە زۆر ئاڵۆز بێت. ئامەیە مەقسەدمان لە دەبڵ ترانسپۆزیشن. اینجا دێنە سەر کۆڵۆمەکانەوە، ئیشمان ئێستا لەسەر ڕۆ کرد، ئێستا دێنە سەر ئیش لەسەر چێگەین؟ لەسەر کۆڵۆمەکەین. ئەبینین چی؟ ئەڵێت کۆڵۆمی 4 بخەرە 1، کۆڵۆمی 4 کە ئەمەیە بابی کەمە ڕەنگێکی تر، کۆڵۆمی 4 کە ئەمەیە یەکێنە پۆزیشنی 1، کۆڵۆمی 2 کە ئەمەیە هەر لە شوێنی خۆیەتی هەر لە 2 ئەمێنێتەوە، کۆڵۆمی 1 کە ئەمەیە ئەخێنە پۆزیشنی 3، کۆڵۆمی 3 ئەخێنە پۆزیشنی 4. وەکو بینن ئێستا ئەمەی کە ئاخر جار بمان دەرچوو، ئەمە بریتە لە چی؟ ئەمە بریتە لە سایفەر تێکستەکە. ئیتر ئێمە بەو شێوەی ئاسۆیی بەو شێوە پیتەکانە دێن بەدەم یەکەوە و ئەمەمان بۆ دەرچوو، ئەمە بێتە سایفەر تێکستەکە. ئێستا بڕێنە سەری کە چۆن دیکریپتی بکەینەوە، با بزانین دیکریپشنەکە چۆن ئەکرێت. دیکریپشنەکە هەر هەمان هەنگاوەکانی ئینکریپشنەکەی، بەڵام بەعکسەوە لە دواوە گەڕێنەوە بۆ پێشەوە. یعنی چۆن؟ یعنی ئێمە دوو شتە بێ بەعکسەوە بیکەین. یەکەم جار ئێمە لە ڕۆوە دەستمان پێکرد بۆ کۆڵۆم، یعنی یەکەم جار لەمەوە دەستمان پێکرد، اینجا چوون بۆ ئەمە، ئەم جار لەمەوە دەست پێکەین، اینجا چینەوە بۆمە. و شتێکی تریش ئێمە جارە پۆزیشنەکان بنووسین لە خواری 2 3 1 2 3 4. ئێمە لە ئەوەی سەرەوە لە ئینکریپشنەکە ئەوانەی سەرەوەمان هێنا بۆ خوارەوە، یعنی ئەوانەی سەرەوەمان بە ڕۆ کۆڵۆم دانا، ئەوانەی خوارەوەمە پۆزیشن دانا. بەڵام لە دیکریپتەکەی عەکسە بێتەوە، ئەوانەی خوار ئەبنە ڕۆ کۆڵۆم، ئەوانەی سەر ئەبنە پۆزیشن. باشە چۆن؟
با دەست پێ بکەین ئەڵێن ڕۆوی کۆلۆمی یەکەم عەفوەن کە ئێمە بەعەکسەوە دەست پێ یەکەین کەواتە بە کۆلۆم دەست پێ یەکەین ئەڵێن کۆلۆمی یەکەم ئەڕواتە پۆزیشنی 4 یعنی ئەمە کۆلۆمی یەکەمە ئەڕواتە پۆزیشنی 4 وەکوە بینن با لەسەرەوە بیبین وەکوە بینن کۆلۆمی یەکەم ڕۆیشتە پۆزیشنی 4 اینجا ئەڵێن کۆلۆمی دووهەم ئەڕواتە پۆزیشنی 2 دووەکە هەر لە شۆم خۆی بووە ئەوە خۆیەتی اینجا ئەڵێن کۆلۆمی سێ عەفوەن ئەڕواتە پۆزیشنی 1 ئەمە کۆلۆمی سێ ڕۆیشتێتە پۆزیشنی 1 اینجا کۆلۆمی 4 ئەڕواتە پۆزیشنی 3 بۆ شێوە ئێمە ئێستا بە شێوەی کۆلۆمەکە تاوامان کرد اینجا ئێستا دێنە سەر ڕۆوەکە یعنی ئەوە لە سەرەتا ئەمە لە ئینکریپتەکە ئەمە ڕۆ بوو ئەمە کۆلۆم بوو بەڵام ئێستا وای لێ نایە ئەمە ئەبێتە کۆلۆم ئەمە ئەبێتە ڕۆ کە ئیشی لەسەرەکەین مەقسەدمان لەوەیە دێنە سەری ئێستا ئیش لەسەر ڕۆوەکەکەین اینجا وەکوە بینن بە شێوە ڕۆیگرین ئەڵێن ڕەوی یەکەم ئەڕاتە پۆزیشنی 3 کەواتە ئەمە ڕەوی یەکەمە ئەڕاتە پۆزیشنی 3 بۆ شێوە اینجا ئەڵێن ڕەوی دووەم هەر لە دووە ڕەوی دووەم هەر لە دوومایەوە اینجا ڕەوی سێ ئەمە ڕاتە پۆزیشنی 1 ئەمە ڕەوی سێ هەمە ڕاتە پۆزیشنی 1 اینجا وەکوە بینین ئەگەر بۆ شێوە بیخوێنینەوە ئەتاک داون ئەوە ئێستا پلین تێکستەکەمان بۆ دەرچوو ئەمیش کۆتایی ئەلگۆریسمەکەیە هیوادارم بە ئاسانی بزانن لە بەرەوەی ئاسانە تەنها هەنێک ینی ئەو وردەکاری هەیە بێ لی تێبگەی لە شێوە ئینکریپشنەکە و لە شێوە دیکریپشنەکەی ئەگینا زۆر ئاسانە خواتان لەگەڵ تاوەکو لێکچەرێکی تر